بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. وشكان براني بريس لواني سي وششمدا بخزمتان دقينوا كلو وانيدا بهم خوشا إشارة ببابتي گرنگی دیکەی زانستی قورئانی پیرۆز بکەین. ئەویش بریتیە لەو فەرمودانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی فەضائیل و گەورەی و تایبەتمەندی هێندێک لە سوورەتەکان دەکەن کە گومانی تێدا نییە قورئان هەمووی کەلامی خوای پەروەردیگارە و لە بسم الله الرحمن الرحیم فاتحاوە هەتا کۆتا وشە من الجنة والناس کە هەر پیتێک بخوێنینەوە بە نیەتی عیبادەت و خواپەرستی خوای پەروەردیگار لە بەرامبەر هەر پیتێکدا دەخێرمان بۆ دەنووسێ و ئەگەر ویستی لەسەر بێ بۆمان دەکا 1 بە 10 1 بە 100 1 بە 700 و زیاتریش و ئەگەریش لە کاتی خوێندنەوەی قورئاندا وەکو باسمان کردووە بیرکردنەوە و تەدەبورمان هەبێت یان لەگەڵ خوێندنەوەدا ئاەتەکان تەطبیق بکەین و جێبەجێکەین و بەنیەتە جۆر بە جۆرەکان قورئان بخوێنینەوە دەگونجێ خێرەکەمان زۆر لەوەش زیاتر بێت. بەڵام هێندێک سوورەت هەن دیارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هێندێک تایبەتمەندی پێداون گومانی تێدا نییە کە هێندێک لەو فەرمودانەی کە باسی فەضائیل و گەورەی سوورەتەکان دەکەن گومان لە سیحەت و دروستیاندا نییە. بەڵام لە بەرامبەریشدا دەیان فەرمودەمان هەن کە بە ناوی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هەڵبەستراون و وەکو درۆ پاڵ دراونەتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر ئاگای لێنین و پێغەمبەر نەیگوتون سەبارەت بە فەضائیل و گەورەی و تایبەتمەندی هێندێک لە سوورەتەکان هەر یەکەیان بە نیەتێک و بە مەبەستێک و زۆرێکیش لەو فەرمودانەی کە باسی فەضائیل دەکەن هەڵبەستراونین بەڵام لاوازن دەرەجەکەیان سیحەتی تێدا نییە بۆیە بۆ ئیشپێکردن نابن و ناکرێ وەک دەڵێ ئێمە پشتیان پێ ببەستین بە تەواوی. بەڵام وەکو باسم کرد ئەو سوورەتانەی و ئەو حەدیثانەی کە باسی هێندێک لە سوورەت دەکەن و فەرمودەکان سەحیحن ئەو گومانی تێدا نییە و دەبێ وەکو خۆی وەکو چاوی خۆمان ئیمانمان پێیان بێت و باوەڕمان پێیان بێت. بەڵام ئەوەی کە گرینگە ئێمە ئاگامان لێ بێت بۆچی تەبەن هێندە لە گەورەی و باسکردنی فەضائیلی سوورەتەکاندا فەرموودە بە ناوی پێغەمبەرەوە هەڵبەستراون صلی الله عليه وسلم. ئەگەر سەیری حەدیثەکان کەین و سەیری ئەو کەسانەکەین کە حەدیثەکەیان هەڵبەستون بە ناوی پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتویانە فڵان سوورەتە بۆ نەخۆشی باشە ئەویان بۆ ئەو باشە ئەویان بۆ ئەو باشە لە کاتێکدا پێغەمبەر وای نەگوتووە صلی الله عليه وسلم هەر یەکەیان نیەتێکی هەبووە کە پێویستە ئێمە وریابین و ئاگاداری بین و جوان مامەڵەیان لەگەڵدا بکەین کە عولەما دەفەرمون هێندێک لەو کەسانەی کە فەرمودەیان بە ناوی پێغەمبەرەوە هەڵبەستون صلی الله عليه وسلم و بە تایبەتی باسی گەورەیی و فەضلی سوورەتەکانیان کردووە بە درۆ هێندێکیان زەنادیقە و خەڵکی بێدین بوون مەبەستیان لە دروستکردنی فەرمودەکاندا بریتی بووە لە خەڵک خستنە گومان و دوودڵی سەبارەت بە قورئان و بە سەبارەت بە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تا خەڵکی لە بەرامبەر هەموو حەدیثەکاندا لە بەرامبەر هەموو ئاەتەکاندا و لە بەرامبەر گەورەی هەموو سوورەتەکاندا گومانی هەبێت و تەنانەت باوەڕی بەوانەش نەبێت کە بە سەحی لە پێغەمبەرەوە هاتوون صلی الله عليه وسلم. وەکو عولەما دەفەرمون مغەیرەی کوفی محەممەدی شامی دوو کەس بوون کە دواتر تەبەن هەر لەسەر ئەو کارەیان هەڵواسراون زۆر فەرمودەیان پاڵ داونەتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بە مەبەستی دوودڵکردن و گومان دروستکردن بۆ موسڵمانان. ئەوە یەک لە ئامانجەکانیان. ئامانجی دووهەمیان هێندێکی دیکە لەوانەی کە حەدیثیان پاڵ داوەتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم یان باسی فەضائیل و گەورەی سوورەتەکانیان کردو هەر بە ئارەزوو حەزی خۆیان لەوانەیە مولحید نەبوو بن زۆر بێدین نەبوو بن زۆر بەڵام هەر وەک دەڵێ ئارەزوویان لێ بووە حەزیان لێ بووە خەڵکی بە شتی لاوەکی و شتی جوزئیەوە مەشغوڵکەن و سەرقاڵکەن هاتوون
کۆمەڵێک حەدیثیان بەناوی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هەڵبەستون و داونیانەتە لای پاڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی مسلمانان بەو کارەیانەوە سەرقاڵکەن. خۆ ئەگەر گوتبیان قسەکەی ئێمەوا دەڵێن کەس بە قسەی نەدەکردن، بەڵام ئەگەر قسەکەت پاڵدایە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم قووەتێک بۆ قسەکەی خۆت پەیدا دەکەی. لەوانەش یەکێک لە شێخەکانی خەواریج دوای ئەوەی کە تۆبە دەکات و تەمان دەگەڕێتەوە دەفەرمێت إن هذه الأحاديث دين ئاگاتان لێی بێت حەدیث و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دينا فانظروا عمن تأخذون دينكم سيركن بزانن ئەو کەسانەی حەدیثیان لێ وەردەگرن و فەرمودەیان لێ وەردەگرن چێن فإنا كنا إذا هوينا أمرنا سيرناه حديثا دەفەرمێ ئێمە هەر کاتێک ئارەزوومان لێبایە و حەزمان چووبایە حەدیثێکمان قسەیەکمان دەکرد ئیخۆمان بۆ قسەکە پاڵمان دەدایە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆیە بەشێکی دیکە بە هەوای نەفسی خۆیان حەدیثیان و فەرمودەیان پاڵ داوەتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەشێکی دیکە کە زۆرینەیان لەو بابەتانە ئەوانەی حەدیثیان داوەتە پاڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم و باسی فەضائیل و گەورەی سوورەتەکانیان کردووە بە تایبەتی کۆمەڵێک خەڵک بوون وەکو ئەبی عیسەمی مەڕوەزی کە بەنیەتی خوا لە خۆڕازیکردن و خەڵک هاندان بۆ کاری چاکە و خەڵک مەشغوڵکردن بە قورئان و بە کەلامی خوای گەورە کە بۆ خۆی دەڵێ سەردەمێک خەڵک پشتی لە قورئان کردبوو قورئانی نەدەخوێندەوە لە جیاتی ئەوەی قورئان بخوێنەوە دەچون خۆیان مەشغوڵ دەکرد بە فقهی شافعی و فقهی حەنەفی و فقهی حەنبەلی. ئێمە هاتین کۆمەڵێک حەدیثمان وەک دەڵێ بۆ گەورەی سوورەتەکان دروست کرد و پاڵماندایە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم تا بەو قسانەی خۆمان خەڵکی هاندەین بۆی قورئان بخوێنێتەوە کە بەبێ گومانی تەوان نیەتەکەیان لەوانەیە باش بوو بێ بەڵام کارەکەیان کارێکی زۆر هەڵە بووە. ئێمە سەدان حەدیثمان هەیە باسی فەضڵ و گەورەی قورئان دەکا، باسی خێر و پاداشتی قورئان دەکا، باسی تەدەببور و بیرکردنەوە لە ئاەتەکان دەکا. ئەگەر کەسێک بە ئاەت و حەدیثی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم قەناعەت نەکا بە حەدیثێکی هەڵبەستراو کە دەگوترێ فڵان ئاەتە بۆ نەخۆشی هێشە باشە و ئەویان بۆ سەر ئێشە باشە و ئەویان ئەگەر شتێکت لێون بوو دەیدۆزیەوە و ئەویان ئەگەر ئاژەڵێکت لێ بزر بوزاری گورکی دەبەستێ و ئەویان بۆ چاوزار باشە. ئەگەر بە حەدیثە صحیحەکان هان نەدرێ و قورئان نەخوێنی بەس بۆ ئەوەی قازانجێکی دنیایی بکەی یا بۆ ئەوەی لە نەخۆشیەک چاک ببیەوە یان بۆ ئەوەی شتێک بدۆزیەوە قورئان بخوێنی و بە بێگومانی هیچ کەڵکێکی نییە. بۆیە بەشێکی زۆری ئەو حەدیثانەی کە باسی فەضڵ و گەورەی سوورەتەکان دەکەن ئاگاتان لێی بێ خەڵکانێک بە نیەتێکی باش هەڵیان بەستون بۆ ئەوە هەڵیان بەستون خەڵک مەشغوڵی فقه و وەک دەڵێ کتێبەکانی فقه نەبێ شتی جوزئی و لاوەکی نەبێ بگەڕێنەوە سەر ئەسڵی قورئان. یعنی نیەتەکەیان باش بووە بەڵام کارەکەیان خراپ بووە بەبێ گومانیش طبعاً عەمەلی وەرگیرا و لای خوای پەروەردگار دەبێت نیەتت بۆ خوا بێ کارەکەشت وەک دەڵێ بەپێی شەرعی خوای پەروەردگار بێ. هەڕەشەی گەورە کراوە لەو کەسانێک کە حەدیث دەدەنە پاڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەگەر قسەکە ڕاستیش بێ ئەگەر قسەی خۆت بێ و پێغەمبەر نەبێ نابێ پاڵی دەیە لای پێغەمبەر بڵێ من وا دەڵێم فڵان عالمە وا دەڵێ فڵان زانایە وا دەڵێ بەڵام بۆی خەڵک قەناعەتیان پێ بکە بۆی خەڵک بڕوایان پێ بکە هاتوون دەیان حەدیثیان نووسیوەتەوە کە حەدیثێکی دوور و درێژیان هێناوە لە فاتحای ڕاپێدا هاتون فاتحا بۆ ئەوە باشە بەقەرە بۆ ئەوە باشە ئالی عیمران بۆ ئەوە باشە نیساء بۆ ئەوە باشە کە حەدیثەکە سەر تابنی هیچی طبعاً صحیح نییە و ضعیفیش نییە بەڵکو هەڵبەستراوە و ئیفترایە و پاڵ دراوەتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یەکێکی دیکە لە ئامانجەکان لە مەبەستەکان ئەوانەی کە حەدیثیان پاڵ داوەتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و باسی فەضائیل و گەورەی سوورەتەکانیان کردووە. عولەما دەفەرمون سوالکەرەکان بوون ئەوانەی کە سواڵیان کردووە چوون لە دەرگای مزگەوتەکان و شوێنە گشتیەکان دانیشتون حەدیثێکی سەرنجڕاکێشیان قسەیەکی سەرنجڕاکێشیان هۆنیوەتەوە پاڵیان ئەجار هاتوون سەنەدێکی بەهێزیشیان بۆ دروستکووە کردووە چۆن حەدیثی بوخاری بە نمونە ڕاویەکانی تێدانە و ڕاویەکانی هەموو معتەبەرن حەدیثەکانی مەسەلەن صحیح مسلم هەموویان صحیحن هاتوون ناوی ئەو کەسانەیان یەک بەیەک وەک دەڵێ خستوونەتە سەنەدەکەیەوە
ئەو جار حەدیثێکیان گوتووە بۆی خەڵک عەتفی بجوڵێ لە بەرامبەریاندا و پارەیان پێ بدە کە لەوانە ئیمامی حەنبەل ئەحمەدی کوڕی حەنبەل دەفەرمێت جارێکیان لەگەڵ یەحیای کوڕی موعین لە یەکێک لە مزگەوتەکان بووین یەکێک لە دەرگای مزگەوت ئەو حەدیثەی دەخوێندەوە دەیگوت طبعاً ئەحمەدی کوڕی حەنبەل و یەحیای کوڕی ئەوە جێراویانەتەوە لە ئەوە هەتا گەیاندیان بە ئەنەس و ئەویش گەیاندیەوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڵێن پێغەمبەر فەرموویەتی من قال لا إله إلا الله يخلق من كل كلمة منها طائر هەر کەسێک لا إله إلا الله بڵێ بە هەر وشەیەک باڵندەیەکی بۆ دروست دەبێت و باڵندەکە نینۆکی زێڕە و ئەوەکەی ڕیشەکەی مرواری و إلى آخره یەحیا سەیری ئیمامی ئەحمەد دەکا و ئیمامی ئەحمەد سەیری یەحیای دەکا شتیوامان گوتووە ئێمە شتیوامان جێراوەتەوە دواتر کە دێنە دەرێ لە مزگەوتێ دەڵێن یەحیا تۆ ئەو حەدیثەت بە فڵان کەسی گوتووە نەخێر ئەی ئەحمەد ئەتۆ نەخێر لەسەر ملی کابرای دەگرن ئەتۆ ئەحمەدی کوڕی حەنبەل دەناسی دەڵێن نا دواتر ئەی یەحیای کوڕی موعین دەناسی نا دەڵێن دەی ئەو من ئەحمەد بوو ئەتۆش ئەوەش یەحیایە ئێمە شتیوامان لە پێغەمبەری خواوە نەبیستوە صلی الله عليه وسلم کابرا دەڵێ ئێوە ئەحمەقن خۆ لە دنیادا تەنها یەک ئەحمەد نییە سەدان ئەحمەد هەیە من حەفدە ئەحمەدی دەناسم ئەو ئەحمەدەی من حەدیثم لێ گێڕاوەتەوە تۆنی ئەوەکەی دیکەیە اینجا یەک یەحیان نییە چەندان یەحیان ئەو یەحیای کە من حەدیثم لێ وەرگرتووە ئەتۆنی قسەکەی من ڕاستە و ئێوە ڕاست نییە دیارە ملی دەکردن و دواتر دەڵێن ئەگەر هەر درۆژ دەکەی بە ناوی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم نەچی ناوی ئێمە بێنی و ناوی ئێمە پیسکەی بە درۆ هەڵبەستن بە ناوی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئامانجێکی دیکەی ئەو کەسانەی کە حەدیثیان بە هەڵبەستون بۆ و باسی فەضائل و گەورەی سوورەتەکانیان کردووە بریتی بووە لە خەڵک ساردکردنەوە و خەڵک بێتاقەتکردن و مەشغوڵکردنیان بەشتی جوزئی و لاوەکی بۆی خەڵک عەقیدە و مەبدەئی ئیسلامی لەبیر بچێتەوە ئەو ئاەتانەی لەبیر بچێتەوە کە باسی وەلاءن باسی بەڕائن باسی حکمن باسی سیاسەتن باسی بەڕێوەبردنن باسی پاکردنەوەی سەرزەویە لە شیرک و لە بتپەرستی لە ستەم و ستەمکاری هاتوون کۆمەڵێک حەدیثیان هێناون پاڵیان داونە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی خەڵک مەشغوڵ بێ بەوەی کە ئەگەر دەجار بنمونە قل هو الله خوێن خوای گەورە لە گوناهی 10 ساڵی خۆش دەبێ 20 جار خوێندی خوای گەورە لە گوناهی 20 ساڵی خۆش دەبێ دەجار ئەوەندە جارە خوێندی لە گوناهی 50 ساڵی خۆش دەبێ خەڵکیان وا لێ کرد کە لەبەر خوێندنی سوورەتێک و چەند ئاەتێک ئەگەر گوناهی گەورەشکەن ئەگەر کەبائیریش ئەنجامدەن ئەگەر وەک دەڵێ حکم و دەسەڵاتیش بۆ ئیسلام نەجێڕنەوە وەلا و بەڕائیشیان بۆ ئیسلام و بۆ مسلمانان نەبێ بەلایەنەوە شتێکی ئاسایی و طبیعی بێ کە ئەوەش ئامانجێکی دیکەیان بووە کە ئامانجێکی زۆر پیس و خراپ و گڵاو بووە بەڕاستی کە ئێستاشی بەداخەوە زۆرێک و بەشێک لە داعی و بانخوازەکان ئیش لەسەر ئەوە دەکەن ئەو ذیکرەی بخوێنە ئەوەندە خێرت دەگاتێ بەڵێ حەدیثەکان جاری وایە صحیحن دروستن بەڵام بەتەنێ نابێ شەرح بکرێن بەڕاستی ئەو کەسەی بنمونە سبحان الله بۆ دەچێتە تای تەرازوو دەبێ عەقیدەی تەواو بێ دەبێ وەلا و بەڕائی تەواو بێ دەبێ دوور بێ لە شیرک و دەبێت تەوحید و یەکتاپەرستیەکەی دروست بێ دەبێ واجیباتەکانی کرد بن دەبێت لە کەبائیرەکان دوور کەوت بێتەوە دەناتۆ ڕۆژێ 1000 گوناهی گەورە بکەی و بتەوێ بە ئەستەغفر الله و بە سبحان الله و بە لا إله إلا الله یەکی گوناهەکانت بسڕیەوە مەحاڵە ئەو خۆ خەڵەتاندن و خەڵک خەڵەتاندنە ئەوە یەکێکی دیکە بووە لە ئامانجەکانیان و هەروەها دوو تێبینیش گرنگن ئاگامان لێی بێ ئێمە لە کاتێکدا کە باسی حەدیث و فەرمودەکانی پێغەمبەری خوا دەکەین صلی الله عليه وسلم کە قسە لە گەورەی سوورەتەکان دەکەن بەڕاستی پێش هەموو شتێک دەبێ بگەڕێینەوە بۆ سەنەدەکەیان بەڵێ هێندێک حەدیثمان هەنا و هێندێک سوورەتمان هەنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تایبەتمەندی پێداون بەڵام زۆر کەمن ئەو سوورەتانەی حەدیثی صحیحیان لەسەرە و پێغەمبەر تایبەتمەندی پێداون کە پێغەمبەریش تایبەتمەندی پێداون صلی الله عليه وسلم
پێغەمبەر وەکو سوورەتەکانی دیکە خوێندوونی کەم وهەیە زیاتر لە شوێنەکانی کە خوێندبنی عادەتی پێغەمبەر وا بووە کە دەستی پێکردووە لە فاتحا ڕۆیشتووە تا سوورەتی ناس و لەوێ نەوەستاوە هاتۆتە فاتحای کە ئەسڵ ئەوەیە ئینسان قورئان بە ختم بخوێنێتەوە نەک هەموو شەو ڕۆژێکی بنمونە بەقەڕەی بخوێنێ هەرچەندە حەدیثیشی لەسەرن سوورەتەکانی دیکە ئیهمالکە یان ڕۆژێ هەموو دەمێ لە نوێژەکانیدا قل هو الله دووبارە کاتەوە لەبەرەوەی تلوثی قورئانە شوێنەکانی دیکە ئیهمالکە یان تەنها بێت تەعەوذاتەکان بخوێنێ ئەوە چیە لە وەسوەسە و لە سحر و لە چاو و لە حەسادەت و چیوچی دەیپارێزێ بەڵێ ئەو حەدیثانە صحیحن ئاگامان لێی بێ ئەو حەدیثانەی کە سەبارەت بە فەضائیلی سوورەتەکان هاتوون زۆر کەمن فاتحا کۆمەڵێک حەدیثی صحیحی لەسەرن و کۆمەڵێک فرمودەی هەڵبەستراویشی لەسەرن ئاگامان لێی بێ بەقەڕە کۆمەڵێک چەند حەدیثێکی صحیحی لەسەرن ئەوەی کە مەشهورترینیان دەفەرمێت سوورەتی بەقەڕە ماڵەکانتان مەکەنە گۆڕستان سوورەتی بەقەڕەی تێدا بخوێنن شەیتان ڕادەکە لە شوێنێک کە سوورەتی بەقەڕەی تێدا دەخوێندرێت پاشان سوورەتی بەقەڕە بەرەکەتە و واز لەهێنانەی حەسرەتە و جادو و سحر و جادوگەر بەسەری دازاڵ نابن سوورەتی ئالی عیمران کە بە زەهڕەوەین لەگەڵ بەقەڕەی مەشهورن حەدیثی صحیحیان لەسەرە شەفاعەتکارن لە ڕۆژی قیامەتێدا سوورەتی هود حەدیثێکی لەسەرە کە پێغەمبەر دەفەرمێت شەیەبەتنی هود و ئەخەواتها سوورەتی ئیسڕا حەدیثی لەسەرن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم شەوانە خوێندوویەتی کەهف حەدیثی صحیحی لەسەرە کۆمەڵێک حەدیثی مەوزوع و هەڵبەستراویشی لەسەر ئاگامان لێی بێ ئەوەی کە صحیحە تەنها ئەوەیە کە هەفتانە بیخوێنی و ئەگەر سەرەتا یا کۆتاییەکەت لەبەر بێت لە فتنەی دەجال دەپارێزرەی سوورەتی یاسین کۆمەڵێک حەدیثی لەسەرن بەڵام هەر هەموو حەدیثەکان ضعیفن بەشێکیشیان هەڵبەستراون دووخان حەدیثی لەسەرن بەڵام ضعیفن واقعە لەسەریەتی حەدیثەکە ضعیفە تەعەوذاتەکان طبعا حەدیثیان لەسرە قل يا أيها الكافرون لەسەریەتی کە ڕبعی قورئانە ئیخلاص لەسەریەتی کە ثلوثی قورئانە ئایەت الکورسی لەسەریەتی کۆتایی سوورەتی بەقەرە لەسەریەتی والحاصل ئەو سوورەتانەی کە و ئەو ئاەتانەی کە باسی فەضائیل و گەورەی دەکەن و تایبەتمەندیان هەیە کۆمەڵێک شوێنی تایبەتن و حەدیثەکانیان صحیحە ئیشکالمان لەوانە نییە و وەکو چاوی خۆمان ئیمانمان بەوانەوە هەیە بەڵام ئاگامان لێی بێت ئەوانەشی کە حەدیثی صحیحیان لەسەرە ئەوانەشی کە باسی فەضائیل و گەورەی سوورەتەکان دەکەن دەفەرمی ئەوەی بخوێنە لە عەذابی قەبر پارێزراو دەبی بەس بە خوێندنی سوورەتەکەی پارێزراو نابی ئاگات لێی بێ دەبێت ئیمانت بەخوا بە ئەرکانەکانی ئیمان دامەزراو بێ دەبێت لە کەبائیر و گوناهەکان دوورکەوت بیەوە دەبێت واجباتەکانت جێبەجێ کرد بێت قل هو الله سەیەکی قورئانە بەڵام دەبێت ئیمانت بە هەموو قورئان هەبێت و قورئانت لە هەموو ژیانتدا جێبەجێ کرد بێت تەعەوذاتەکان لە جنۆکە و شەیطان دەتپارێزن بەڵام دەبێت دڵێکی پاکت هەبێ و قەناعەتت پێیان بێ والحاصل فەضائیلی سوورەتەکان و تەنانەت فەضائیلی ذیکر و ویردەکانیش ئاگامان لێی بێت وەکو ئەوەی وانە یعنی ئێمە وەکو خانوویەک کە تەوان دەبێت بناغەیەکی پتە و بێ دیوارەکانی دیوارێکی ڕێک بن سەقفەکەی سەقفێکی چاک بێت ئەوانی دیکە ئەو ذیکر و ویردانە تەنها جوانکارین کەمالیاتن ئێمە دەبێت عەقیدەمان پاک بێت عیبادەتمان عیبادەتێکی دروست بێت ئەخلاق و هەڵسوکەوتمان بەپێی قورئان بێت ئەو جار ئەگەر ئاەتێکمان خوێند و ذیکرێکمان کرد و تەعەوذاتێکمان کرد ئەو فەضلانەشمان بۆ دەنووسرێن ئاگامان لەو ملاحەزانە بێت و مامەڵەیەکی ورد و ئیماندارانە لەگەڵ حەدیثەکان بکەین کە باسی فەضائیلی سوورەتەکان دەکەن پێش هەموو شتێک بگەڕێین تاخوا صحیحە یا صحیح نییە طبعا ئەگەر صحیح بوو کاری پێدەکەین و ئیشی پێدەکەین و لەسەری دەڕۆین بەڵام ئەگەر هەڵبەستراو بوو دیارە بە هیچ شێوەیەکی دروست نییە حەدیثی هەڵبەستراو ئیشی پێ بکرێت و کاری پێ بکرێت لە کاری باش یا خراپدا و ئەو حەدیثانەشی کە ضعیفن هەندێک عولەما ئەویش کە من ڕێگەیان داوە مادام هاندانیان تێدایە و موافقی حەدیثەکانی دیکەن و ئاەتەکانی دیکەن و بەرەو خراپەت نابن ئەگەر کاریان پێ بکەیت بەڵام لە هەموو حاڵەتەکاندا ئینسان لەوانەش خۆ بپارێزێت چونکە حەدیثی صحیحمان هێندە زۆرن پێویستمان بە حەدیثی لاواز نییە هەر کەسێک بیەوێت طبعا کاتی زۆر دەوێت دەنا شتی سیر و سەمەرە هەیە لەسەر
وقدلي فضائل سورة كان كبيغمبر نيقوتونو بالدراونة لاي بيغمبري خواه صلى الله عليه وسلم هندي كان نعقل قبولي دكا ندين قبولي دكا ونقل لقل منطقه شريعة جدادة كنجي خواهي قورها ملاك من تنانا